هەوگۆرانش دووبارە داواکاری کاکە سەیتانی حاجی سەلام پێشکەشە بۆ برازە بۆ کاکە بابانی دکتۆر برهان بۆ شێخ جوان بۆ کاکە بیلالی حەمەی لابەلا بۆ کاکە حەمەی جەمال پێنجوێنی بۆ کاکە بابانی شێخ جەلال بە تایبەت پێشکەشە دەی شەوان تا بەیان نۆ نازاری گیان فکریم جێلاتنیە دەی شەوان تا بەیان نۆ نازاری گیان فکریم جێلاتنیە جا ڕۆحمیە حێرەسیە بۆ باوانمیە دەی دەوریە باڵاتنیە جابورێ یانەکەم ئای بەدڵیە نێواییە دەی بورێ یانەکەم ئای بەدڵیە نێواییە خواچنیە و مەکەر و هۆشی لەری گیان دەی خەیاڵ ئاشناییە جاچنیە و مەکەر و هۆ نازاری گیان دەی خەیاڵ ئاشناییە دەی پێلاوام کیش بەر و نازاری گیان دەی بار بە خێمەوە جاکی کێن و دەریمان دەی سوڵتانی گیان دەزی بێ زامەوێ دەی ئینەیە گری خێتای گیانکاریە گەری دووناوە دەی ئینەیە دەی کاریە گەریدوناوە جاماوە منی بی تۆ هۆ نازاری گیان دەی خەرانمی چوونەوە دەی ماوە منی بی تۆ هۆ باوانمیە دەی خەرانمی چوونەوە جادڵێن وەیلانمیە هۆ نازاری گیان پیکەوە نویوەتیە دەیتەوێ ناوکەریدێ هۆ باوانمیە ئای لە خزیە مولەکیش جا ئەگەریە بیزانیە دەی بەحاڵی دەریدیم دەی ئەگەری بیزەونیە ئای بەحاڵی دەریدێ جاگریانوی مەیۆ وە باوانمیە ئاخ پەیڕەنیە گیزەریدیم دەی گریانوی مەیۆ وەشی لەری گیان دەی پەیڕەنیە گیزەردیم
ديدا خوم چینی و باوانمی اخسر منی يسرين جابيكي يشغلني وانا صارقيان ديويري ديويري اخويري ديويري ديباوي يري ديبو اخويري ديويري ديباوي يري ديبو زخلو ما ونظر جان دیارو کریده بو جخلو خیراری ما و باوان میه دیارو کریده بو دوباره گرانه بشنویم با کاکا سلطانی حاجی سلامت هایبت و برازان بد هایبت ای بابریدی بابریدی عمیری منی بابریدی 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 عمیری منی بابریدی یارم روی با چیشم آوا بونا و مريدي يارم روي باجيش آوا بونا و مريدي دي خيامي دمي با ديك يندوان دميني عزيز خيامي دمي با سلطان دوان دميني بخوا بريشاوي يمتنيو سوزا بالادنا وبيني بابريدي بابريدي عميري مني بابريدي يارم روي باجيش آوا بونا ومريدي يارم روي باجيش آوا بونا